ئێستایشدا بەڵگەیەکی نوێی هاوکاری ئاکەپە و داعش ئاشکرا بووە. تا ئێستا بەدەیان بەڵگەی هاوکاری نێوان ئاکەپە و داعش بڵاوکراونەتەوە، بەڵام هێشتاش دەوڵەتی داگیرکەری تورک حاشا لەو پەیوەندێ دەکا. دواترین بەڵگەش ماوەیەک بەر لە ئێستا بوو کە دەست هێزەکانی قەسە دەکەوتبوو، دواتر لەلایەن ئاژانسی دەنگوباسی هاوارەوە بڵاوکرایەوە و لەو بەڵگانەدا بە تەواوی هاوکاری نێوان ئاکەپە و داعش ئاشکرا بووە. دەرکەوتووە ئەو هێزانەی کە دەوڵەتی داگیرکەری تورک کەڵکی لێوەرگرتوون بۆ داگیرکردنی جەرابلوس لەلایەن میتی تورکەوە کۆکراونەتەوە و بە ناوی سوپای ئازاد نیشانیان داوە. لەو بەڵگەیەدا دەرکەوتووە کە یەک لە فەرماندارانی لیوای سوڵتان مراد بە ناوی ئەحمەد غەفور ماوەیەک پێش داگیرکردنی جەرابلوس سەردانی تورکیا دەکات و پێشمانگێک لە داگیرکاریەکە دەگەڕێتەوە ئەو شارە. پاشان ئەحمەد غەفور دەکرێتە داواکاری گشتی دادگای شەریعەتی ئیسلامی جەرابلوس. هەروەها یەکێکی تر لە خزمەکانی ئەحمەد غەفور کە فەرماندەیەکی تری سەرەکی لیوای سوڵتان مرادە دەکرێتە دادوەری هەمان دادگای چەتەکان لە جەرابلوس. لە بەڵگە ڤیدیۆیەکەدا وەک دەبینن دەردەکەوێت کاتێک چەتەکان بە بەردەم ئارتەشی تورکدا تێپەڕ دەبن پەنجەی ئاماژەی گورگ کە ئاماژەیەکە بۆ فاشیزمی تورک بەرز دەکەنەوە. ئەوانش هەمویان سلمێنەری ئەو ڕاستیان کە سوپای ئازادی سووریا و گروپی چەتەکان لە ڕاستیدا خودی داعشن و میتی تورکیش پێشەنگیان دەکات.